ئەو قەیرانانەی کە ئێمە ڕوبڕی بووینێتەوە لە مەسلەی بڵێن سەرچاوە سروشتەکان بە تایبەتی ئاو مەسلەی ئاو ئێمە یەکەم شت پلانێکی کارامان نییە، پلانێکی استراتیژی باشمان نییە بۆ بە فیڕۆنەدان و بەکارهێنانی ئاو لە جۆری بەکارهێنانمان ئیتر هەر لە ماڵانەوە بیگرە، لە کارگەکانەوە بیگرە، لە زەرعاتمانەوە بیگرە کە لە ڕێگەی کوشت و کاڵەوانە کە ئێستا بڵین ئەخیر تەکنۆلۆژیا بەکارە هێنرێت بۆ مەسلەی بە فیڕۆنەدانی ئاو کە ئەرگەیشن دریپن وۆتەر کە بە قەترە هەموو وڵاتانی زۆربەی وڵاتانی دنیا بۆ نمونەیەک لە وڵاتانی کە ئاوی نییە و یەک کێشەی ئاویشی نییە بۆ لەبەرەوەی باشترین تەکنۆلۆژیا بەکارێن بەس لەبەرەوەی ئاو بە فیڕۆنێن کە ئیسرائیل و ئەردەنە بۆ نمونە ئەو وڵاتانە. بەڵام بەداخەوە لێرە لە کوردستانی خۆمانە واز لە قەیرانەکان بێنە بۆ نمونە بەنداوەکانە کێشەکە لە پلانی کارامانیە بۆ بەڕێبردننی ئەو تۆزە ئاویشی کە کەوتێتەوە دەستمان. کاریگەریمان زۆرە لەسەر ئاوەکانمان، یعنی ئەگەر من بۆت باس بکەم ئێستا زۆرمان ئەوێت چکە من ساڵێکم پێچوو بۆ نمونە کاریگەریەکانی بەس سەرزی بچووکمان ژمارد هەتاکو گوندی حەویجە لەوێ گوندێکی پچکۆلی لێ شێخی ناوە لەوێ دەچێتەوە سەر دیژلە زەی بچووک کاریگەریەکانمان دەستنیشان کرد. سەرەکی ترین کاریگەر لەسەر سەرچاو ئاوەکانمان کە دەبێتە مایی خوڵقاندنی کارەسات تراژیدیا ئەویش بەنداو بە هەموو شێوەکانیەوە بە تایبەتی و بەنداوانی کە لە وڵاتانی دەرەوە دروست دەکرێت. باشە ئەم بەنداوانە دەبێتە هۆی کاریگەری نەرینی زۆر بەرچاو کە ئێمە زۆر هەستمان پێ نەکردو لە ئێستا کە ئەڵێن بەنداو یەکسەری موازانی ئەو کارە با و زەرعات و بەڵام کاریگەری زیاترە. ئەوە تا خۆتی بینی بەنداوی ئلیسۆ ئەو بەنداوانێکی ئێران دروستی کردووە تا چەندێک تەسیری کردو سەر ئاوڕۆی ئێمە. جا ئێمەش پلانی تردانین بۆ دروستکردنی بەنداو کەواتە غەڵەت بە غەڵەتترەکەینەوانێ. ئاو ڕووبار سروشتیە، بەنداو سروشتی نییە، بەنداو مرۆڤ دروستیەکات. هەر شتێک بۆ نمونە خانوویەک بە گڵ دروستیکەی زۆر جیاوازتر لەو خانووی کە بە چیمەنتۆ و بە بلۆک دروستی بکەیت دەگە ئەو پێوتر ئینڤایرۆنمەنتلی فرێندلی هاوڕێی ژینگەی ئەوەیان باشە. بەنداو هەبووە لە سەردەمی حەموڕابیەوە بڵێم کە قانوندا قانونی بەنداومان هەیە، بەڵام ئەو بەنداوانی ئەو سەردەمانە بەم شکڵە نەبووە. ئێستا سەدی بۆ نمونە بەنداوی مووسڵ خەتەرترین بەنداو لە هەموو سەرتاسەری جیهانە. ساڵانە ساڵ نییە بەنداو نەتەقێتەوە و نەڕوخێ و کارەساتی گەورەی لێ نەخڵقێنرێ لە گۆی زەویدا بۆ نمونە لە هەموو سەرتاسەری جیهاندا. ئێستا بەنداو باوی زۆر کەمە، بەنداو باوی نەماوە لەبەرەوەی ئەچێتە قاڵبی وزەی پیسەوانێ، ناچێتە قاڵبی وزەی پاکەوانێ بۆ نمونە. باواز لە بەنداو بێنی مشکلەکە لە شوای ئێمە و ئاو وەکو ئاڵتون سیر ناکەین. ئاو ئێستش کۆنسپتەکەی ئێمە وازانین ئەبێ سارەی پێ بشۆین بەزبەحی پێ پڕکەین، ئاو بۆ ئەمە نەکراوە. کێشەی دابەشکردنی ئاو و کێشەی ناو کۆمەڵگاش کە ئێمە چۆن ئاو بەکار ئەهێنین. ئێستا لە گەڕەشی ئێمە کە ئاو دێتەوانێ ئەو جادەیە لەم سەر بۆ ئەو سەر دەشۆرێ، هیچ پێویست ناکە تو ئەمە بکەی. ئەمە ئاو بۆ ئەو نەکراوە تو جادی قیری پێ بشۆی. ئاوە زایی بۆچی بۆ کراوە کە تۆ نەخۆشەکەی وڵە ئاویان بۆ هەڵواسی چکۆ ئاوە نەبێت تۆ مریت. یعنی ئاو خوێنی دەماری ژیانی توێە. لەبەرەوە ئێمە لێمان تێکچوو ئەمە چی سیاری پێشوی من دراوسێک مێ سارەکەی لە خۆی زیاترە شووە. مانای پێناسەی ئاو لەلای ئێمە گۆڕاوە. ئەمە یەک کێشەکە. ئەنجا سەیری هەموو کارگانەکە پاشماوەی هەموو سلێمانی هەموو پیسایی سلێمانی 2 میلیۆن کەس هەڵە سەبانیان پیساییەکە خۆیشوە و ماوەدی کیمیایی ئەکاتە ناو زێرابەکانەوە ئەچێتە چۆوە ئەچێتەوە سەر سەرچنار و لێوە بۆ تانجەرە و لێشەوە بۆ سیروان. یعنی هیچ پلانێکمان نییە بۆ حلکردنی کە پێوترێت سویچ فسیلیتی تریتمنت پلانت مەسفای تەسفێکردنی ئاو کە شار پێی ناوترێ شار ئەگەرەمەی نەبێت. لە دوای لەبەر جەنگ ئەو جەنگانی کە پێیان ڕۆشتوین ئەو مەسفانە هەمووی تەدمیر کراوە هەمووی تاڵان کراوە و بە هەدەر ڕۆشتووە. ئەجا بۆی ئێستا من ئەم 30 ساڵێک کە حکومڕانی کراوە هاوارمان کردووە 15 ساڵەمە ئیش لەسەر مۆزوعە ئەکەین. ئەو بۆکسی زێرابانە ئەبێ حل بکرێ بۆ نمونە پاشماوەی خەستەخانەکان کارگەکان ئەبێ حل بکرێ. غەسالی چەولم ئەوەی کە چەولم دروستەکە زیاتر لە 400 غەزالی چەولمانەیە بەس لەسەر زەی بچووک. واز لە سیروان بێنە باشە، واز لە دیژلە و فرات بێنە بەس زەی بچووکت بۆ باسەکەم. غەسالی چەولم
ڕاستە و خۆ سەرێکی ترین کاریگەرە بۆ ناوبردننی ئەو بایۆدایڤرسیتی و هەمە جۆری و هەمە زیندەوەریانەی کە لە ناو ئاوەکەدا دەژین و بە داربڕینی نانەوە بە هەر ڕێڕەوی ئاوەکە دەگۆڕن بڕۆ منتقی گۆبتەپە ئەو ناوە ئەسڵەن نازانی ئاوەکە لە چۆ دێت وا تەدمیریان کردەوە منتقەیە لە هەفتاکانە سەگی ئاوی تیا بووە هەمووی دارستان بوو من وێنەم لەلایە بە دۆکیمەت لە لامانە ئەم وڵاتە لەم 30 ساڵەی ڕابردووە چی لێ هاتووە معقول لە ساڵەوە هەشتی خواردنی کوردستان و عێراق هەناردا ئەکرێت هەواردا ئەکرێت لە وڵاتانی تورکیا و ئێرانەوە کللتور یعنی چی کەڵچەر تێگەی کللتوریکی تەندروست کۆمەلگایەکی تەندروست ژینگەیەکی تەندروست و لەبار دروستیەکات ئێمە لە ناومان برد ئێمە سەرچاو ئاوەکانمان لە ناو برد قەیرانی ئاو دەبێتە یەشێک لەو قەیرانانەی هیچ قەیرانێک کە پیان ڕۆشتین من تەمەنم لە چل بەر و سەروترێت ئەنواع شەڕم بینیوە لە شەڕی ئێران و عێراق و دەستی پێ بکە هەتا کۆم شەڕی ئێستاش کە تیاین باشە لە هەموو شەڕەکانی تر تفت و تاڵتر دەبێت پەناهەندەی زیاد دەکات حربی ئەهلی دروست دەکات بەسڕە حاڵی حازر ژیانی تیانەماوە خەڵکی جنوب کە ئاوی نەما مرۆڤن ئەو مرۆڤانی بەشی خوارەوە باشە بە مرۆڤ ناوێنە بین بە عەرەب باسی عەرەبم بۆ مەکە باسی ئاشووری و هینم بۆ مەکە تورکمانومانە ئەو مرۆڤانی بەشی خوارەوە هەمان یعنی ئەو حەقی کە تۆ هەتە بەکاری بێنی ئەمەوە هەمان حەقی ئەویان هەیە ئەم ئاوە بەکاربێنن وەکو مرۆڤ کە تۆ لە دایکەبی لەسەرم گۆی زەویە کۆمەڵێک سەرچاوی سروشتی هەیە هەموو مرۆڤێک بۆی هەیە بەکاری بێنێت حەقی خۆتە وەکو مافی مرۆڤ سەرەتایی هەوا خاک ئاو بۆ نمونە یعنی ئەبێتە خوڵقاندنی کۆمەڵێک کارەسات یعنی حاڵی حازر دیارە وەتا 1 ساڵ تۆزە باران کەمباری و تورکیا و ئێران سدەکانیانەوە بەنداوەکانیان تاوا بووە ئێسەوا خەریکە خەبەرمانە بێتەوە کە ئێمە 15-20 ساڵە هاوارەکەین ئەڵێن کاکە پلانێک بادانین کەسی باش بینینە سەرخەت ئەو قانونانی کە هەمانە لەسەر ئاو با تەطبیقیان کەین وەک لەوەی بیانشکێنین بڕۆ منتقەی تانجەرۆ زیاتر لە 30 مەسفای نەوت بەبێ قانونی هەمووی لە قەراغ ئاوەکان و پاشماوەکانە دەچێتەوە کارگەکان تایە ئەتوێننەوانێ تێزا بێنن محاویلە ئەتوێنەوە ناو ئاوەکە ئای پیاکەنوت ئەو هەموو حوزی ماسی کە لە قەراغ ئاوەکانە هیچی قانونی نییە هیچ ئیجازەی نییە ئەمان هەمووی کارەساتن ئوستاس کۆچ چی دروستەکە وشکە ساڵی دروستیەکات لای خۆمان هەبووە کاتی خۆ گەرمیان و کوێستانیان پێوتومانە بەس ئێستا لە گەرمیان و کوێستان دەرەچێ مەسەلەی وشکە ساڵی کە تۆ مناڵەکەت لە بەشی خوار و ئاوی نەبوو بیخوایەت چیەکەی تێگەیەتە بەش سەرەوە بەش سەری ژۆڵە کاکە من نیمە لەوێ چی بە حربی ئەهلی ئەمە دروستیەکە چارەسەر ئەبێت مەسەلەی ژینگە مەسەلەی قەیرانی ئاو لە مەکتەبەکانە بخوێنرێت ئەمنەوە تازەیی کە دروست دەکرێت ئەبێ پێیان بڵین ئەو ئەوانەی کە تیاچوون و پیس بوون کامانن ئەبێت سڕێح بین لەگەڵانە درویان لەگەڵان نەکەین ئاو سەرچاوەیەکی سروشتیە کە نەباری و کە تەعدای لێکرا خۆی پیشان نایەتەوە جاریشکە کە ون بوو بە 10 ساڵ بە 15 ساڵ ناگەڕێتەوانێ اینجا بۆیە لە ئێستا ئەبێت لە سیستمی ئیجوکیشنە لە سیستمی تربیەتەوە ئەمانە هەمووی باس بکەین ئەی طبعاً ئێران و تورکیا لە 180 ئاوی کوردستان و عێراق کۆنتڕۆڵ دەکەن فشاری سیاسیە ئەمە حربی ئەهلی دروست دەکات سبەینێت بە هەموو شێوێت چۆکت پێداداتە لە بەری ئاوەکەت لێگرێتەوە نەوتت لێ بگرێتەوە بەرحاڵ نەوت ناخورێتەوە بەس ئاو ژیانە کە تۆ ژیانی لێگرتیتەوە بە هەموو شتێک چۆکت پێدادات ئەمە سیاسەتە لە هەموو دەسۆربەی زۆری دنیایەوە تا مەسڕ و ئەثیوپیا حازرن بۆ شەڕ بەن بەیەکە لە بەرەوەی بەنداوی دروست کردو لەسەر نیل شەڕەکە بەس ئێرەش نییە گلۆبڵە یعنی ئەوە نییە بڵێ شەڕەکە بەس کوردستانەوەمانە ئەمە شەڕێکی گلۆبڵە لە داهاتووە قەیرانی ئاو شەڕێکی حربێکی عالەمیە